Error in trapezoidal roll. Error la ميثودی تراپزوما با حسابگیری انتگرال به چه شوازه که فرموله که من نوشیدم شوازه بود b minus a توانی c دوانزه این دو جا f دو داشی c یعنی دو جا داتا شاوی c c چیه c جماره که لبینی a و b یعنی هر جماره لبینی a و b بمرجک ifی بلین داتا شاوی دوم اما ببی بماکزیمم ifی بلین دو داشی c یا دو پرایمی c ببی بماکزیمم او سیا جماره شوه بۆ نمونە مەسەرەن سێرکە بدەن کە ئێرۆری ئامە چۆن حەسیە بکەین ئەمە فانکشنێکە تاوان x دوجا dx لە x لە سفرەوە بۆ 4 ئەو فۆرمولە بەکارەهێنین و شتەکانمان حەسیە بکەین سەرەتا چیەکەین دایەتەشین داتاشراوی x دوجا کاتێ 2x دوجا داتاشراوە کاتێ 2 ئیتر ئەمە ماکزیمم و مینیمۆمەمانەی نییە هەمیشە کۆنستانتە کەواودین لە فۆرمولەکە لە جێتی ئێزیگەندسی دوودانی ئەوم شێوازە فۆرمولەکەی دۆزینەوە یعنی 2 بە 12 غەڵەتێکمان کردووە 4 توانی سێ کاتە چەندێکا 64 ئەوەیش 2 کاتە 64 کاتی 2 دابشی 12 ئەوە خۆتان چاچیکەن 64 نییە کاتە ژمارەیەکی وە لەسەر این دوجا تەبعاً ئێرۆرەکە لێرا بەندە لەسەر ژمارە ئەو ستەیپانەکە هەڵیە بژێری لە بینی ئەی و بێە ینی بڵێن ئێوی دابش چەنەکەی دابش سەدیەکەی کەمترە دابشی هەرچێ ئێنەکەت گەورەتر بێت ئێرۆرەکەت کەمتر ئێستا نمونەیەکی تر لە یەکەوە بۆ سی x توانی یەک لەسەر 2 dx ئەمەشە بێت دوجا دەب ئەڵێ n بدۆزەوە بە مەرجێکە ئێرۆرەکەت بڵین 0.01 زیاتر نەبێت هەردووبارە هەمان فۆرمول بەکارهێنینەوە دوجا دەیەتاشی تەوان ئەبسولۆت ڤالیو بەکارهێنین ئەو ماینەسێکە لە فۆرمولەکە هەیە بۆ کێشاومە دروستەکە کاتە ئەمام دوو جار کە داتاشراوەکە کاتە ماینەزێک لەسەر 4x توانی ماینە سێ لەسەر 2 ئەمە فانکشنێکە ئەتوانین ئاوا بنووسین کاتە ماینەزێک لەسەر 4 ڕەگی یەک لەسەر x توانی سێ ئەفسەر دوایگەی دوازدە و ماینە سێنی کاتە ئەمە لە بینی یەک و سێ یعنی تۆ ئەنتیارەکە و لە یەکەوەیە بۆ سێ لە کوام ماکزیمۆمە ئەمە داتاشاوی دویم پێویست نییە کە تۆ بتوێ ماکزیمۆم یا مینیمۆمی ڕێلەیتی بدۆزیتەوە ئەبسولێتە تۆ بێ ئەبسولۆت بدۆزیتەوە یعنی لەم بینە هیچ چینێکی تیان نییە لە بین بۆ ڕەگی x هیچ ماکزیمۆمی ڕێلەتیڤی تیان نییە ئەبسولێتەکە یەکە تۆ لەرە یەک دانی ئەکاتە یەک لەسەر یەک وایە بەڵام ئەگەر زیاتر لە یەک دانەی حەتەم بچووکترە بێ چونکە کەوێتە ڕەگی لێگری ڕێگەکەی حتممە گەورەترە لە یەک و یەک لەسەر ژمارەی گەورەتر لە یەک تەبان گەورەترە بێ لە یەک کەوا بۆ مینیمۆمەکەی یەکە ماکسیمۆمەکەی یەکە و لەویا یەکەکە دانین و باقی شتەکانی تر ئەکاتە یەک لەسەر 4 ئێستا بمانەوێ یعنی ئفکسەکە f زگۆندی ئەکات یەک لەسەر 4 ئێستاکانی بینە فۆرمولەکە دای بنین کاتە 2 لەسەر 12 این دوجا بچووکتر و گەورەتر لە 0.1 ئەکسیەکەینەوە n گەورەتر و یەکسانە بێت لە یەک لەسەر 0.6 n تقریبانە کاتە 4.1 ئەوە 4 پوینت یا 4.1 ئۆکێ ینی n 5 بێ دەواوە وەتە ئەکزەرسایز ئەوە حالکەین مێتۆدێکی تر کە زۆر گرینگە بیزانن بۆ ئەنتیگرالگرتن ڕۆمبەرگ ئینتەرئەنتیگرێشنە ئێوە دوو مێتۆد دەزانن سێ مێتۆد دەزانن مێتۆدێکی ترەپزم و دوو مێتۆدی سیمپسن مێتۆدی ترەپزەمە بوو یعنی تۆ بینی A و B ئەەکەی بە h بچووکەکەیتەوە یەکی بە n ئینتەرواڵەوە h بچووکەکەیتەوە هچەکە تەرچەنێ بێ ئەکاتە ئەمە ئەنی وای زیرۆ کە خاڵی سەرەتا تا وای n ئەوە ئەوانە ترش هەمووی پێکەوە کۆکەیتەوە کەڕی دووەکەی ئەمە بێت ترەپزە ڕۆ ئێرۆرەکەیشیمان کە بینیمان ئەمە بوو ئێستاکانێ ئەگە تۆ ئچەکەت بگۆڕی مەسەلەن لە ئچەوە دەست پێکەی بە ئچ لە جیاتی دوودانە ئچەتە بێ h1 و h2 ینی مەسەلەن جارێکی بە دە بەشەوە ئەو ئینتەرواڵە جارێکی بە 20 بەشەوە مەسەلەن h1 و h2 دوودانە ئێرۆر تێبێتە بن بەم شێوازەی لە دێ یەکە کاتە ئەمە ئیدووە کاتە ئەمە ئێستاکانی ئەمە ئەتوانین ناوا بینوسین یەک لەسەر ئیتوم یەکسانە بە h1 22 h2 22 ئەمەش کاتە e2 minus e2 minus e1
ئاسانە ئەمە ئاو بەکارێنی یعنی هەڕوا کەڕەتی ناقسێ بکە و زاید یەکی بکە دۆخری کوی کرەوە کاتە ئەوە ئێستەکانی ئەگەر بە پێیان ڕەلیشنە چکە تۆ لە کۆتەیە بەتیراڵە حەسێ بەکەی کەوا بوو ئایەک پلاس ئیرۆرەکەی و ئای دوو پلاس ئیرۆرەکەی هەب بەرابەرن یەکسانن بە یەکتر ینی ئیرۆرەکانیان ئەگەر زاید و ناقسەکەی نازانین چۆنە بەس ئەگەر دوانە پێکەوە بەرحاڵ ئایەک بە ئیرۆرەکەەوە و ئای دوو بە ئیرۆرەکەەوە هەر یەکسانە بە ئای کەوا بوو ئای یەک ماینەس ئای تو یەکسانە بە ئی تو ماینەس ئیوان باشە هێزەکانێ لەو فۆرمولەیە ئالێرەیە ئالێرەیە لە جیاتی ئی تو ماینەس ئیوان ئای یەک ماینەس ئای تۆ نووسین لەکاتە ئەمە ئیتووە کاتێ ئیچێک توانی تو هیچ تو توانی تو ماینەس ئیچێک توانی تو ئای یەک ماینەس ئای تو ئەمە پێمانەڵێ ئێمە ئەمە ئێسەکانی ئەمە ئای سەیەکی کاتوە ینی بڵێن هینەکی کە ئەنتیگرالێکی کە دیفاینەکەی ینی نەتیجە ئەنتیگرالێکی کە بەم شێوازە ئای سێ یەکسان وێ بە ئای تو ماینەس ئی تو ئەمەی سەمەسێنەوەیکی ترە ئەمەی ترسەکانە حەسێبکردنێکی ترە لە جیاتی ئای تو ئەمە دابنێ باشە ئەوەی کە لە جیاتی هین بڵێن ئی تو ئەوە دابنێ و لە کۆتایی ئەگەی بەمە باشە ئەمە مثل هینێکی ترە ینی بڵێن چاکسازێکی ترە لەسەر ئایوان و ئای تو تو ئایوانت هەبوو ئای تو تەبوو ئێستا دانێکی کە دۆزیوەتەوە ئەکاتە ئەم ناوێنین ئای سێ کە ئا بە شێوازەیە ئەکاتە ئایوان H2 22 minus I2 H1 22 تا بەشی H2 22 minus H1 22 ئەگەر ئێمە ئاوا داینین H1 یەکسان بێ بە H و H2 یەکسان بێ بە یەک لەسەر 2H ئەو کاتە I3 بێ بە IH و یەک لەسەر 2H ئەوە ئا لەرا دابنێ ئەگەیت ئابم فۆرمولا کاتە یەک لەسەر 3 چوار I یەک لەسەر 2H minus IH کە لێرەدا IH I1 I یەک لەسەر 2H یەکسانە بە I2 و ئەوەکانی دریش بەم شێوە ئەوە IH2 H I2 لەسەر 2H کاتە بە I3 یعنی تۆ I1 کە هەبوو جارێن تاڵەکە حەسێب کردو بە ئیرۆرەوە جارێ ئینترالەکە جارێکی حەسێب کردو بە ئیرۆرەوە یەکێکیان بە H1ەوە یەکێکیان بە H2ەوە H1ەکەت H ناوناوە H2ەکە یەک لەسەر 2H ناوناوە ئۆکەی نیوەی ئەوەیە ئەو کاتە دانەیەکی تر توانین دروستکەی کە ئابم شێوازەیە کە ئابم فۆرمولە حەسێب بکرێ یعنی دێنی ئەمە کەڕەتی چوارەکەی ماینس ئەمە یەکەی ئەمە کەڕەتی چوار ماینس ئەمە تا بەشی سێ ئەکاتە ئایسی ئەمە بە گشتی زانین چۆنە تماشاکەن ئەمە مەتۆدی سیمسنە یەک لەسەر سیتیە چوارەکەشی تایەوەت ئەوەی سەرسەرەوە مەتۆدی تراپەزم بوو یعنی لە ئاساس ئێمە هاتوین مەتۆدی ترامبەزم و سیمسن لێرە تێکەڵەکەین و نەتایجەکانمان دەقیقترەکەین بە چ شێوازێ بەم شێوازەیە تۆ فەرزکە چوار جار هاتووی ئەنتیگرالەکە و حەسێب کردووە بە تراپەزم جارێک H بووە جارە یەک لەسەر 2H جارە یەک لەسەر 4H هەراوە نیوە نیوەڕۆی جارە یەک لەسەر 8H ئەو کاتە لەم دوانەوە بەپێی ئەم فۆرمولە ئەما دۆزیتەوە لەم دوانەوە دووبارە هەر بەپێی ئەم فۆرمولە ئەما دۆزیتەوە لەم دوانەوە دووبارە هەر بەپێی ئەم فۆرمولە ئەما دۆزیتەوە ئەمجار لەم دوانەوە بەپێی هەر بەپێی ئەم فۆرمولە ئەما دۆزیتەوە لەم دوانەوە هەر بەپێی ئەم فۆرمولە ئەما دۆزیتەوە ئەم دوان دەشێمێنێتەوە لەم دوانەوە بەپێی هەر بەپێی ئەو فۆرمولە ئەوە ئادۆزیتەوە یعنی کە پێشتر چوار دانە ژمارەت بۆ ئەنتیگرالەکە هەبوو ئەم جارە چەند دانێتی پێزیاب بوو شەشی کەشی پێزیاب بووە کە ئەمیان دقیقترینە ینی وردترین ئەنسەری تۆیە وردترین جوابی تۆیە ینی ئەمە چۆن حەسیابێت ماشاکە ئەمە چۆن ئەمە چۆن حەسیبەکەین ئێنین ئەمە ژێرەوەیان کەڕەتی چوارەکەین ماینس ئەوەی سەرەوەکەین کۆکەیان هەرچێکی دابەشی سەیەکەین بۆ ئەمەی تریش هەروە ئەمەی ژێرەوە کەڕەتی چوارەکەین ناقص ئەوەی سەرەوەکەین کۆکەی دابەشی سەیەکەین ئەمەی تریش ئەمەی ژێرەوە کەڕەتی چوارەکەین ناقص ئەوەی سەرەوەکەین کۆکەی هەمویان دابەشی سەیەکەین ئەم دوانەی سەکان ئەم دوانەی تر ئەمە کەڕەتی چوارەکەین ناقص ئەوەیەکەین باشە کۆکەی دابەشی سیەکەین لێرە ئەینووسین ئەمەی تر ئەمە دابەشی کەڕەتی چوارەکەین ناقص ئەوەیەکەین کۆکەی دابەشی سیەکەین لێرە ئەینووسین ئەم دوانەی تر
ئەمە کاراتی چوارەکەین ناقص ئەوە یەکەین کۆکەی دابەشی سێکەین لێرە ئەینووسین ئەمە مێتۆدی تراپۆزمە تۆزە ئیشەکە لە ئیشی لە ئیشەکانی ئینتەرپۆلیشنە جێ بەسەمە ئینتەرپۆلیشن ئەمە ئێکستراپۆلیشنە یعنی لە دەرەوە گەڕێی نەک لە ناوەوە کە بە ئەمتە مێتۆدە بەندە لەسەر ئێکستراپۆلیشنی ریچاردسن طبعا ئەمە توانین ئەمە ئەتوانین بە شێوازێکی کەش بینوسین مەسەلە ناوە بینوسین ئەگەر دیقەتکەرەها توانین ئاوا بینوسین یعنی ئاها یەک لەسەر سێ چوار ئای یەک لەسەر دوو ئێچ ئەنتیگرالێکە مینەکەی ستێپەکە یەک لەسەر دوو ئێچە ئەنووسی چوار لەسەر ئای یەک لەسەر دوو ئێچ ماینس یەک لەسەر سێ ئای ئێچ ئەماکەی بە یەک ینی یەکێکی لێکەیتەوە یەک لەسەر سێ مێنێتەوە ئەمە یەک چوار لەسەر سێکەی ئەەکەی بە یەک پلاس یەک لەسەر سێ کەەوە بۆ کاتە ئای یەک لەسەر دوو ئێچ پلاس یەک لەسەر سێ ئای یەک لەسەر دوو ئێچ ماینس ئای ئێچ ینی ئەمە ئاوەکێتی دەتوانانی ئەو فۆرمولە بۆ شێوازش بنووسی کردوێ نووسین ئێستا بە میسالێ بێنینەوە میسالەکەمان ئەمە ئێمە تێڕە حەسیە بکەین ئەنتیگاڵی سفر بۆ یەک دی ئێکس یەک لەسەر ئێکس بەم ئیچانەوە ئێچ 0.5 چیەکەین سێ دانە هین حەسیە بکەین تراپۆزم حەسیە بکەین سێ دانە یەکێ بە ئێچی 0.5ەوە یەکێ بە ئێچی 0.25 یەکێ بە ئێچی 0.25ەوە بە ئێچی 0.5 زۆر ئاسانە چەند دانەت هەیە سفر نیو یەک سفر دانێ کاتی یەک لەسەر یەک نووسیمانە نیو دانێ کاتی یەک لەسەر ئەو نیوە لەگەڵەوەێکە کۆبیدەکەتی یەک لەسەر یەک و نیو یەک لەسەر یەک و یەک سێ لەسەر دوو پلاس یەکیش دانی کات یەک لەسەر دوو ئەوەتە کۆیەکیتەوە کاتە 0.784 ئەی یەک لەسەر دوو ئێچەکە چی دانی یەک لەسەر دوو ئێچەکە طبعا یەک لەسەر ینی نیو ینی 0.25 ینی سفر 0.25 0.75 چوار دانەیە بۆ شێوازاڕۆی ینی جارێ 0.25 دانەی جارێ سفر دانین کە کاتی یەک جارێکیش 0.25 دانینەوەتە تاوانە هەمویانە بێ کۆکەینەوە کۆتاگەر دەرەوەی وەکو فۆرمولەکە کاتە ئەمە ئەخیر دانیشیان کە 0.25 جانی لە سفر 0.25 0.25 0.375 0.9 0.625 0.875 ینی ئەوە هەمووی ئەبێ بنووسین لێرە هەمووی دانین حەسیب بکەین کاتە 0.69 0.784 ئەمەش ئەکاتە 0.69 پێم وابێ بەڵێ 0.69 بەرحاڵ ینی هەرچێکیان حەسیە بکەین کە حەسیەمان کردوە تەوا کێشەمان سێدینە سەر لەناو جەدوەلەکەی نووسین لەناو جەدوەلەکەی نووسین یەکەمیان 0.784 دووەمیان 0.69 سێهەمیان 0.69 ینی هینی ئێچ لەسەر دوو لەسەر چوار ئاگادار بن ئەمی چاناواڕوە بە شێوەی ئێچ لەسەر دوو ئێچ لەسەر چوار دوایەوە ئێچ لەسەر هەشت دوایەوە ئێچ لەسەر 16 لەسەر 32 ئەراواڕوە ئێستەکانێ بە پێم خشتەیە کە لێرە هەمان بوو ئام سیانەمان هەیە ئیتر ئەنی ئێمە ئالێرەوەمان بێ تا ئێرە وانە سێ دانەیە سێ دانەکە دوو دانە دروستەکە دوو دانەکە یەک دانە دروستەکەن ینی لەم سێ دانەوە سێ دانێکە دروستەکەی کە ئەخیر دانیانەوێ بە دەقیق بەپێی ئەم فۆرمولە ئەمە بزانێکم گەورابێتەوە ئۆکەی 0.784 0.69 چلویەکەوە غەڵەت چلویەک ئۆکەی IH ئێستا دێنین ئەمان حەسیە بکەین ئەمان چیەکەی بەپێی ئاماڕۆیان فۆرمولە I یەک لەسەر 2H پلاس یەک لەسەر 3 I یەک لەسەر 2H ماینس IH یعنی چۆن ئەمە ینی
ئەوەی لێ دەرەکەین تا بەشی سێیەکەین پلاسی ئەمەی خوارەوەیەکەین و نەتیجەکە کاتە 0.62 بۆ ئەمەی تر کاکاتی IH لەسەر 24 هەپێ و فەرموولە ئەمەی خوارەوە ئێنین ناقص ئەوەی سەرەوەیەوەکەی نەتیجەکە دابەشی سێیەکەین ئەوەتە نەتیجەکە ئەمەی خوارەوە بە چوویەکە ناقص ئەوەی سەرەوە نەتیجەکە دابەشی سێ پلاس 0.61 کەمەی هەرەمەی خوارەوەکە نەتیجەکە کاتە ئەمە ئێستا لەم دوانەوە دوو دانەمان هەیە یەکی 0.61 و 0.62 ئەمێتە دۆزینەوە ئەمەی خوارەوە ئێنین ئەمەی خوارەوەیانە ناقص ئەوەی سەرەوەیەکەین دابەشی سێیەکەین لەگەڵ ئەوەی خوارەوە کۆیەکەینەوە کاتە 0.62 تاوان یەک شتی کرد ئەبەتە ڕستی ئەم لاترەوە هەیە باز چوار ڕقەمەکەمان بۆ ڕاستەرچوو چونکەوە نەتیجەوە دیاڵت دقیقان ڕێگی دووە دقیقان ڕێکی دوێنی دوایەوەی چوارێکەیە بەس ئەمە ئەمە تا چوار ڕقەمی فاریزە دڵنیا بووین چۆن نووزێتەوە یعنی هات لە 0.74 لە 0.61 گەیشتین بمە زۆر دقیقمان کردووە ئێستا ئەمە ڕێک هینە ڕێگی دووە هەڵبەت تا چوار ڕقەمی ترەیە تو چوار ڕقەمەگە تۆ ڕێگی دووەڵگری ئەمەسەر ڕێگی دووە ئەم ڕۆلی ڕۆمبەرگە ئەم ڕێسێ ڕۆمبۆرگە کارەکەمان زۆر ئاسان نەکاتەوە ینی بڵێن لە مۆزوعەکە ئەم ئێکزەرسایزێش هەڵەکەن بە ئیمەیل